بئس الشراب وساءت مرتفق. بئس الشراب يعني براستي شتێکی ناخۆشە، ئاوێکی ناخۆشە. ومرتفقة مرتفق أصلا لمرفقة وهاتوك آنشكة وكو خلق إسراحتك آنشك دايا آوا بموترا مرفق. وشويني دانشتنش مرتفقة يعني شويني إسراحته باس ليرة طبعا بتوسى وباسكا أما يك شويني دانشتنو حوانه وإسراحتي أواني كباورناهن بخواي برودقار شو أم مرتفقة بو أهلي بهشتيش دواي باسكاتو بلام ليرة جاربو أهلي جهنم أواني كباوريان بمنهجكي خواي قورنه هنا رازي نبون خوا بناسن 70 ساڵ ژیا بەڵام نەیزانی خوای کێیە. کابراش لێمانە پرسە لە قابلە خوای گەورە ئەدیسۆن بخاتە جەهەنەمەوە ئەم کارە با جوانەی دروست کرد خزمەتی بەشەریەت. ئەی قابلە ئەدیسۆنێکی غەشیم 70 ساڵ ژیا نەیزانی چێ ئەلکترۆنەکەی دروست کردووە. ئەوە زانیمان خۆی کارەبای دروست کرد. ئەی نابێ بزانێت چێ خۆی دروست کردووە. ئەی ئەلکترۆنەکەی لەکوێوە هاتوو حرەکەتی لە ئەلکترۆنەکەی کەی و چۆن و لەکوێ دەستی پێ کرد. ئەی نابێ ئەمە بزانێ. نابێ خالقێ بۆ ئەم گەردوونە بزانێ ئەقلی پێنەشکە نەیتوانی متابعی بکاتەوە. خوای گەورەیانە لێ قبوڵ ناکە. خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة ذرعها 70 ذراعا فاسلكوه إنه كان لا يؤمن بالله العظيم. باوەڕی بەخوای گەورە نەبووە بڕۆ عقوبەکەی بێ بچێژی تۆ بە ڕەحمتری لە خوای گەورە. خوای گەورە عقوبەیە داومە عالمە عالم نییە 70 ساڵ ژیاوە لە نیعمەتی خوای گەورە تلاوەتەوە. ئەی باوەڕی پێ نەناوسە تۆ ئەوەندە بەڕەحەم بووی تۆی معتەزیلە تۆی نەزان تۆی گەمژە خۆت ناو کردوتە خۆت کردو بە مفتی ئەم دینە ئەنجا تۆ بەرامبەر بەخوای گەورە و ئیبلیس وەستاویتە تۆڵی قابلە خوای گەورە بیسووتێنێ بەڵێشی سووتێنێ خۆی فەرمانی خۆیەتی هەموو شتێک بە ئیرادە و دەسەڵاتی خۆیەتی.